بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. مامۆستایانی ئەزیز و خۆشەویست و سەروەران، السلام عليكم ورحمة الله وبركاته. لناخی دڵەوە سپاس و پێزانین ئاراستەی یەکێتی زانایان لقی سلێمانی و هەروەها مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری و ئێوەی ئامادەبووی بەڕێز و خۆشەویست ئەکەم هیوا خوازم کەوا سەرکەوتو سەرفراز بن کە بتوانین سوودتان لێ ببینین لە بابەتێک کە ئێمە پێشکەشیەکەین و ئەوەی بۆمان دیاری کراوە. بمبەخشن ئەگەر تۆزێ بە خێرایی قسەکان بکەم کە من خۆم عادەتم ئەوەیە لەسەرخۆ قسە بکەم، بەڵام کاتەکەی کەمە لە 20 خولەکە نازانم شتێکی ئاوایە ئەبێ ئێمە بابەتەکەی خۆمان کۆتایی پێبێنین. ئەزیزان، کتێبێکەیە بە ناونیشانی مەوت الغەرب، مردنی ڕۆژ ئاوا. ئەم کتێبە لە دانەرەکەی بریتێ لە باترێک جێح، نووسەرێکی گەورەی ئەمریکیە، خاوەنی کۆمەڵێک مەقاڵی زۆر بەهێزە لە ڕۆژنامە جیاجیەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. لەم کتێبە کە لە ساڵی 2005 تەرجەمە کراوە و چاپ کراوە لە دارولعوبیەکان، نووسەر لەم کتێبەیە ئاماژە بەواکە کە ڕۆژ ئاوا بەرەو مردنێکی حتمی هەنگاو ئەنێ و ئێستا لە گیانەڵادایە. مردنەکەشی دوو جۆرە، مردنێکیان کە ئەخلاقیە بەهۆی ئیلغاکردن و بەهۆی نەهێشتنی هەموو بەها ئاینیەکان، پەروەردەییەکان، کۆمەڵایەتیەکان، خێزانیەکان، مردنێکی تری دیموگرافی دانیشتوانی کە بەرەو لە نێوچوون ئەچێ لە کاتێکە کە تەمەنی بە ساڵاچوون و هەروەها پیربوون زۆر زیادی کردووە لە کۆمەڵگەی ئەوروپیا. ئەو پێشنیاری ئەوە کاڵێتە شیفا لەم دەردەکوشندەیە کە ئێمە تووشی بووین بریتە لە هێنانی زۆرێک لە کۆچبەران یاخود گەڕانەوە بۆ بەها شارستانێتەکان کە لە ئاین و ئەخلاق و خێزانە خۆی بینێتەوە. ئەڵێ ئەمەی کە ڕوو ئەدا لە ئەوروپا بەرهەمی دەستی خۆمانە، بما قدمت ئەیدیکم قل هو من عندی ئەنفوسیکم، هیچ هۆکارێکی دەرەکی کاریگەری لە سەرمان بەداخەوە ئەوروپا بۆتە هۆڵێک بۆ دەردی کوشندەی بە ساڵاچوون و بێتوانایی. حەڤە وڵات هەیە لە ئەوروپا دانیشتوانی بەرەو خوارەوە دێ ئێستا ڕۆژ لە دوای ڕۆژ. بە پێی داتاکان لە ساڵی 2001 کەوا سەرژمێری کراوە، هەموو ئافرەتێکی ئەوروپی 1.4 منداڵی بەرەکەوێ، لە کاتێکا بۆ ئەوەی لە سفرا بێت واتە نەکەم کانە زیاد پێویستی بە 2.1 هەیە هەموو ئافرەتێکە منداڵی ببێ. بەم شێوەیە ئەوروپا یەک لە سەرسەی خۆی لەدەست ئەیە بە کۆتایی ئەم سەدەیی کە ئێمەیتین. ئەڵمانیا لە 82 ملیۆنەوە بەرەو ئەوە ڕواکە بچێ بە 59 ملیۆن. ڕێژەی بە ساڵاچوون زۆر زیادە، منداڵان هاتوونەتە سەر یەک لە سەرسێ و هەروەها ڕەنگە کەمترش بێت. ڕێژەی بە ساڵاچوون زیادی کردو. ئەوروپا ئێستا بە ساڵاچوان پاشان گەنجەکان پاشان منداڵەکانە وەکو ڕێژەی زیادی لە هەرمی لەسەرەوە بۆ خوارەوە لە کاتێکە کە پێویستە پێچەوانە بێ. ئەڵێ غیابی ئەخلاق هۆکارە بۆ مردنی دیموگرافی و داکشانی ڕێژەی دانیشتوان لە ئەوروپایە کە ئەویش بەرهەمی داتەپین و دارمانی خێزانە و هەروەها نەمانی ڕەوشتە بەرز و بەها باڵاکانی ئاین کە لە ڕابردووە بریتی بووە لە دیوارێکی ڕێگر لە دارمانی ئەخلاق و ئەم وەسەی کە ئێمە پێگەیشتوین. پاشان باسی پەیوەندی سێکسیەکانەکە لە دەرەوەی خێزان، باسی شدودی جینسی ئەکات، زۆر بە قورسی دابەزێتە سەری بە جۆرێک کاڵێ ئیجهاض و لەباربردن لە ساڵی 1966 لە ئەمریکا 6,000 حاڵەت بوو. 10 ساڵ دوای ئەوە ساڵی 1976 بوو بە 600,000 حاڵەت. بەڵام سەبارەت بە منداڵی ناشەرعی ئەتوانی قسە بکەی بەبێ ئیحراج بوون کە گەشتۆتە 26 ملیۆن منداڵی ناشەرعی کە دایک و باوکیان ڕەنگە دیار نەبێ یا منداڵی ناشەرعین بە هەر شێوازێ بێ. لە کۆتاییە نووسەر ئەڵێکی ئەڵێ ئەم داتایانە داتای کۆمەڵگەیەکی داتەپیوی داڕماوە. ئەوە بەرهەمی یەکەمی ئەو ڕۆشنبیریەکەوە ئەوروپا بەرستەی ئەکا و کاری لەسەر ئەکا کە ئەوێت دین لە کۆمەڵگە دابماڵێ و ڕیشەکێشی بکە، ناکرێ بۆ ئەخلاق کە پارێزراو بێ بەبێ دین. ئەمە قسەی کەسێکە کە ڕاوێژکاری 3 سەرۆکی ئەمریکا بووە، کاترین جێح. 3 سەرۆکی ئەمریکا کە ئەم ڕاوێژکاریان بووە مەقسەکەیەتی. ابن خەلدون ئەزیزەکانم ئەڵێ ئین الدول تەرقا وتەنحەط
بقدر ما تكون الأسر فيها قوية أو ضعيفة. خێزانەکان كان برزبنو دا أرمين بأندازي أويكا لكوملغكانا خێزان يا ولاتان شارستانەکان بەرز و نزمیەکەن بە لاوازی و بەرزی و بەهێزی و نزمی خێزانەکان. عەبدولوهاب المسێری یەکێک لە ڕۆشنفیکرە گەورەکانە ئەڵێ ئەلمانیە تەرکیزی زیاتر لەسەر خێزان بووە هەر لە سەرەتاوە هەتا ئێستا. بزوتنەوەی فێمینیستی و ڕزگاری خوازی ئافرەتان کە کاری زۆر ئەکەن بەڵگەیە لەسەر فەشەلی ئەلمانیەت کە نەیانتوانیوە بەهێزێکی نەرم گۆڕانکاری بکەن و ئێستا هاتوونەتە مەیدان. چونکە ئەزیزەکانم خێزان تاک ئەپارێزێ، خێزان تاک ئەپارێزێ و تەنها ڕێگەی لێدانی تاکش بریتە لە هەڵوەشانەوەی خێزان. بۆچی لە خێزان ئەدرێ؟ بەوەی کە ئاستی تەوەقوعات و چاوەڕوانی و خواست و ئارەزوەکانی ئافرەتان بەرز بکرێتەوە، ئیحساسی گۆڕانکاری بەسەرابێندێ لەوەی کە لە ژنێکەوە لە کچێکەوە بگۆڕێ بۆ مێینە ئەگەر مێینەکەشی پێڕەجوا ببینن. واتە وا لە ئینسانەکەن کە لە خولگەی دەوری خۆیان بخولێتەوە، بۆیە ئەبێتە بەشێک لە بازار لەوە دووە هەوەکو هەموو شتێکی تر بە نەزرەیەکی تەسلیعی بە کاڵاکردن بۆی ئەڕواندێ ئینسان ئەکاتە کائینێک بوونەوەرێک کە خودی خۆی ئەپەرستێ و بازارش ئەبێتە خوایەک جگە لە خوای عالەمین و ئەپەرسترێ. پاشان بۆ دەرچوون و دەربازبوون لە خێزانێکی تەقلیدی یاخود ڕجعی کۆنەپەرست وەکو ئەوان ناوی ئەبن، پێویستە مرۆڤایەتی بکرێتەوە بەڕووی خێزانی نوێیە، بەوەی کە پیاو لە پیاو مارە بکرێ، ژن لە ژن، مرۆڤێک و ئاژەڵێک و هەروەها پیاوێک لەگەڵ بووکەیەک یاک و بووکە شوشەیەکی دەستکرد کە ئەمەش بە قەهرە بە زۆرە و ئەسەپێندێ لە میانەی بەرنامەکانی پەروەردە ئابووری دەرکردنی یاساکان بە شێوەیەکی گشتی. پاشان ئەوان هەنگاو بۆ ئەوانێن کە خێزان کۆڵێکی قورسە بەسەر شانی کۆمەڵگەوە ئەبێ خۆمانی لێ ڕزگار بکەین و هەروەها زەواج و هاوسەرگیری بریتە لە زیندان، دایکایەتی بریتە لە کۆیلایەتی بۆ ئافرەت. بەداخەوە لە هەندێک لە کۆمەڵگە ئیسلامیەکانە جۆرێک لە داڕمانی دیواری بربەست و بەرگری هەیە بۆ بەرگریکردن لە خێزانەکان. خێزان لە ئێستەیە لە زۆر شوێنە لە تەڕاجوعایە زۆر بەداخەوە ئەینێکی ئەترافی پێکەین لەگەڵ ئەوەیە کە ئاماژەی پێکەین حیسنێکی مەنیعە قەڵایەکی بەهێزە هەتا ئێستش بەتایبەت لە جیهانی ئیسلامیە. خێزان لە پاشەکشایە لە بەرژەوەندی تەلەڤیزیۆن، لە بەرژەوەندی تۆڕە کۆمەڵایەتیەکان، لە بەرژەوەندی شۆڕشی ژمارەیی کە ئەمڕۆ لە جیهاندا لە برەودایە. کاریگەری خێزان طبعاً لە تەڕاجوعایە، ئینکاری ناکرێ کە معاناتێکی زۆری هەیە ئێستا لە ڕێژەی تەلاق، جۆرەکانی تونند و تیژی و هەروەها ئەو چەمکە مەغڵوط و هەڵەیە کە بۆ قیوامە پێناساکرێ. کتێبێکی تر هەیە کە ئوتڕۆحەی دکتۆرایە ئەمێ ئاماژەی پێ بکەم ئەزیزان بۆی کە هەمووان بزانین چییە گوزارێ، بە ناونیشانی المەواثیق الدەولیە وأثرها في هدم الأسرة. هی دکتۆرەیەکی بەڕێزە کە پێشکەشی کردووە وەکو بەشێک لە ئوتڕۆحەی دکتۆرا بۆ نەیلی شادەی دکتۆرا لە زانکۆی تەڕابلوس لە لوبنان. ئەم ئافرەتە دکتۆرە کامیلیا خۆی لەگەڵ نەتەوەیەگرتوەکانە ئیشی کردووە، هاتووە دەستی کردووە بە لێکۆڵینەوە سەبارەت بە هەموو ئەو پەیماننامە و بەڵگەنامە و بنود و یاسانی کە لە نەتەوەیەگرتووەکان لە چوارچێوەی سیستمێکی یاسای نێودەوڵەتیە دەرچۆکاری لەسەرەکرێ. ئەوەی کە کەشفی کردووە ئەوەیە کە هەموو ئەم بەڵگەنامانەی ئومەی متحیدە نەتەوەیەگرتووەکان لە کۆتاییە سەرێکیەشێ بۆ دڕاندنی و خێزان و لە بینبردن و هەڵوەشانەوەی. ئەمەش ئەم هەڕەشەیەش تەنها پەیوەست نییە یاخود تایبەت نییە تەنها بە کۆمەڵگەی ئیسلامیەوە، بەڵکو هەڕەشەیە بۆ هەموو کۆمەڵگەی بەشەری بە شێوەیەکی گشتی. ئەمە دکتۆر عەبدولوهاب المسێری لە کتێبێکە باسی ئەماکە ڕیحلەتی ئەلفیکریە، تەکیل لەسەر ئەم حاڵەتە زۆرەکە لەو کتێبە زۆر بە جوانی ئەدوێ کە من داوام وایە هەموو مامۆستای ئەم کتێبەی هەبێت المەواثیق الدەولیە وأثرها في هدم الأسرة. ئەمەش طبعاً دکتۆرەکە باسی مەواثیقی دەولیمان بۆکە
ئەڵێ لەسەر دوو ئاراستە کاریگەری هەیە بۆ لێدان لە خێزان. یەکەمیان پشکردنە زەواج لەلایەن خێزانەکانەوە، لەلایەن گەنجانەوە. گەنجان پشکەنە خێزان بەوەی کە زەواج نەکەن، بەوەی کە قورسیکەن لەسەریان و توندیکەن لەسەریان، بە تایبەت زەواجی شەرعی موبەکیر کە نەیەڵن خەڵک زوو بە زوو ڕووبکاتە ژنهێنان، پاشان هاندانی خەڵکی بۆ ممارەساتی جنسی سێکسی لە دەرەوەی خێزان، ئەوش لە میانەی بەرزکردنەوەی تەمەنی منداڵ هەتا 18 ساڵ، پاشان بەرزکردنەوەی ئاستی تەمەنی ئینسان بۆ ژنهێنان، پاشان ڕێگرتن لە بەتاوان ناساندن و سزادانی زینا، داوێن پیسی، هەر ممارەساتێکی سێکسی شاز لە دەرەوەی خێزان، پاشان حەقی نەسەب ئەیا بە هەر منداڵێک کە ناشەرعیش بێ. پاشان ئەم بەرنامانە تەعمیمەکرێت، گشتگیرەکرێت لایەن ئومەی متحیدەوە بۆ هەموو تەمەنەکان لە وڵاتاندا بە جۆرێکە لە میانەی پەروەردە و فێرکردنەوە ڕاهێنانەکرێ بە منداڵەکان لە هەموو تەمەنەکاندا بە تایبەت لە عەزلی طبی چۆنەتی خۆپاراستن لە حامیلەبوونی ئافرەتان و نەوەخستنەوە. خاڵێکی تر ئەچن ئەو مڕاهقانی کەوا حامیلەن بە شێوازێکی ناشەرعی ئەیان هێنن لە مەرکەزە تەعلیمیەکانە دایان ئەنێن بۆی خەڵکی چاویان لێ بکەن بە یاسا بڵێن ئێوە پارێزراون ئازادن کەوا چیەکەن. پاشان داواکردن بە ئیلغای ئەو قانونانەی کەوا تەجریمی شذوذ دەکا، یعنی لە وڵاتێکا یاسایەک دەرچووە بۆ نمونە کە ئەڵێ شذوذی جنسی حرامە بڤەیە کارەساتە نابێت توخنی بکەون، ئەم یاسایانە لەژێر فشاری پەروەردەیی دەعمی اقتصادی و هەروەها حیصار هەڕەشاکرێت لە وڵاتان بۆ ئەوەی کەوا ئەو یاسایانە هەڵوەشێنەوە. پێگەی دووهەم یاخود ڕێبازی دووهەم کە کاری لەکەن بریتە لە هەڵوەشانەوەی خێزان بە شێوەیەکی گشتی لە ڕێگەی چیەوە بەهێزکردنی ئافرەتەوە وای لێ بکەی کە مستەغنی و بێنیاز بێ لە کێ لە پیاو، بێنیاز بێ لە پیاو، کە لە ئەسڵا من سەری ئەم بابەتە بابەتێکی ئابووریە بە پلەی یەکەم لەگەڵ شۆڕشی پیشەسازی لە ئەوروپاوە دەستی پێکردووە. ئەیانەوێ ڕۆڵی ئافرەت بگۆڕن، فیتڕەی پیا و ژن بگۆڕن، کارێ بکەن بیبەن بەرە و سربەخۆیەکی ئابووری بۆی بێنیاز بێ لە هەموو کەسێک. ئەیانەوێ منداڵ وا لێ بکەن تەمەڕوت کاو هەڵگەڕێتەوە بەسەر دایک و باوکیا و بەسەر خێزانیا بۆی خێزان لەبەر یەک هەڵوەشێنن کە وهەروەها خێزان ئەدڕێن و هەڵێوەشێنن ناوەوە. ئەم باحیثەیە کۆمەڵێش میزەلە یاخود غیطاء پێشکەشەکە نەتەوە یەکگرتووەکان و وڵاتان چۆن ئیشی لەسەرەکەن. یەکەمیان میزەلە یاخود غیطائی ئومەمی متحیدە وەکو حقوقی ئینسانە. مافی مرۆڤ پارێزراوە، ئازادیەکان پارێزراوە، ئازادی سێکسی، ئازادی ڕادەربڕین، هەر ئازادیەکە خۆیان بیانەوێت جێگەی بکەنەوە. پاشان بە ناوی وەستانەوە و بەرەنگاربوونەوەی دووتیژی دژ بە ژنان کۆمەڵە یاسایان دەرکردووە ئەیانەوێ ئافرەت ئازاد بێ خۆی چیەکە و چۆن هەنگاو ئەنێ هیچ کەسێک ناتوانێت پێی بڵێ بڤەیە. پاشان لەژێر ناونیشانی تەندروستی و پاراستن لە ئایدس بۆ ئەمەش کە کۆمەڵێک یاسایان دەرکردووە. پاشان لەژێر ناونیشان و غیطائی دانیشتوان و هەروەها گەشەی شارستانی، دانیشتوان و گەشەی شارستانی کە ئەنوێ مرۆڤایەتی بەرەو پێشەوە بەرن. هۆکارەکانی بە ئامانجگرتنی خێزان ئەزیزانم، من لە میانەی خوێندنەوەم بۆ ئەو کتێبانەوە بە دوواداچوونم بۆ ماوەیەکە کۆمەڵێک شتم بۆ دەرکەوتووە کە دیراستەی جێندەرشم کردووە دوای ئەوەی لەم چەند مانگەی ڕابردووە کە قسەی زۆر لەسەرکرا ڕێژەیەکی باش لە کتێبەکانم خوێندووەتەوە گەشتومەتە ئەم دەرەنجامە. یەکەمیان ڕۆژئاوا لە پاشەکشێکی دیموگرافی دانیشتوانایە. ڕۆژئاوا ئەمرێت بۆیە نایانەوێ بۆ ئێمە کە بژین و سەرچاوەی ژیان و زیادبوونی ڕێژەی دانیشتوانش بریتیە لە خێزان پێویستە لە خێزان بدرێت. ساڵی 1989 نەتەوە یەکگرتووەکان راپۆرتێکی دەرکرد گەیشتە ئەو دەرەنجامە لە میانەی لیژنەیەکەوە کاڵێ ئەوروپا تەذوب و کەلجەلیت، ئەوروپا وەکو سەهۆڵ ئەتوێتەوە لە ناو ئەچێت. داتاکان پێمان ئەڵێ لە 1000 ساڵی ترا ئەوروپا ئەبێتە سەحرا، ئەوروپا ئینسانی تیا نامێنێ لە وەستێکی زۆر ترسناکان. خۆیان ئەڵێن ئەوروپا باشترین نمونەیە بۆی چاوی لێ نەکرێت، باشترین نمونەیە بینیتەوە بۆی کە تەبعیەتمان نەبێ بۆی و چاوی لێ نەکەین و جێبەجێ نەکەن بیر و بیرۆکەکانیان. خاڵی دووهەم
خێزان بریتیە لە قەڵایەکی بەهێز کە بەتوانایە لەسەر پەروەردەکردنی نەوەکان بەڵێ قوربان ئەمیش لە میانەی یەکسانکردنی ژن و پیاوە کە هەردووکیان وەک یەکگوان لە خێزانە هەر پاپۆڕێکش دوو کەشتێوانی هەبێ نوقمە بێ ئۆتۆماتیکیەن سیارەیە دوو شۆفێری هەبێ نوقمە بێ ئەیانەوێ قیوامە لەناو خێزانە نەیەڵن پاشان ئەیانەوێ کە گەنجەکان پشکەنە زەواج فیترەتی ئینسانش بگۆڕن هەموو ئەمانش لە میانەی ئیعلام بەرنامەکانی پەروەردە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەندێک لە پیاوانی دینی مەسیحی لە ئەوروپا کە بەداخەوە ئێستا مارەبڕینی پیا و ژن و پیا و ئاژەڵ و ئەو جۆرەشتانە لە کەنیسەکانە جێبەجێەکرێ ئەمەش تەوژمێکی عەولەمەیە کە هاتووە هەندێک بەهێزێکی نەرم ناوی ئەبا عەولەمەش کە هاتووە هەموو شتێک لەگەڵ خۆی و هەموو نەخۆشیەکان بۆ لای ئێمە نەقلەکە لە لۆکسمبۆرگ سەرۆکوەزیران هاوڕێیەکەی خۆی ماراکە سەرۆکوەزیرانی سربیا کە ئافرەتێکە هاوڕێکەی خۆی ماراکە ڕئیس وەزەرای نیوزیلەندا کەسێکدا ئەنێ کە هاوڕەگەسخوازە ئەیکا بە جێگری خۆی سەرکردەکانی حیلفی ناتۆ پیاوان بەجیا وێناگرن ژنەکانیشیان بەجیا وێناگرن لە نێو ژنەکانە پیاوێکی تایە کە ژنی پیاوێکی ترە لە نێو پیاوەکانە بێشەرمانە لە زڵمنی ژنەکانە وەستا و شانازی پێوەکەن پێشتر ئەگەر بیویسترا لە کەسێک بدرێت بۆ ئەوەی کە لە سومعی بدرێ ئەیانۆمە هاوڕەگەسخوازە ئێستا ڕێک پێچەوانە بۆتەوە هۆکارێکی تر ئەوەیە کە دەستێکی کارکردنی ئاسانیان دەست بکەوێ بەڕێزەکانم کارێکەکەن کە ئینسان لە دەوری خۆی بخولێتەوە مرۆڤ پێویستی بە خێزان نەبێ ببێ بە عەبدی ذاتی خۆی بپەرستێ بەمەش ئەبێتە ئینسانێکی ئیستیهلاکی کە بوو بە ئیستیهلاکی پێویستەکەوە وەکو کۆیلە بەنانسکێ کار بکە و بژی راپۆرتێکی کیسنجەر هەیە باز لە مەوادی خامەکە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەڵێ ئەبێ ڕێژەی دانیشتوان داکشێندێ بۆی مادی خام زۆر بەکارنێن بۆ ئێمە بێ ئەمە کیسنجەر بە ئاشکرا باسێکە ڕۆحی مواجهە لە خێزانەوە دروستەکرێ 132 ساڵ جەزائی داگیرکراو بوو چوارنەوە لەژێر ئیحتیلالە لە دایک بوون لە ساڵی 1962 سربەخۆیی وەرگرت دوایی کە دیراسیەکیان کرد بۆ دوای چوار جیلی پرژێر داگیرکاری و نەبوونی پەروەردەیەک لە مەناهیجی تعلیم و ڕسمیەتی حکومیەوە بۆچی ئەم شۆڕشیان کرد گەنجان کاتێک کە سەریان کرد ئەوەی شۆڕشەکەی کردووە یەکەم دایک دووهەم قوتابخانە شەرعیەکان دووهەم قوتابخان دایک پەروەردەیەکە لەسەر ڕوبەڕووبوونەوە قوتابخانە شەرعیەکانش فێریانە کرد من قوتیلە دوونە مالیهی دوونە ئەڕضیهی فەهوە شەهید و هەمان شێوە شۆڕشی فەلەستینی خێزان قەیدە کۆتوبەندە بەرامبەر بە ئارەزوبازی و بەدەستخستنی ئارەزوەکانی ئینسانەکان ئەبێ ئینسان ببێتە مستەهلیک لێرەوە قازانجی کۆمپانیەکان زیادەکە بۆیە پێشتر ملیارها دۆلاریان سەرفە کرد وەکو جەنگ بەڵام ئێستا ڕێژەیەکی لەوە کەمتر پارەی باشی بۆ سەرفەکرێ بە هەندێک بنەماڵە هەندێک زانکۆ و هەندێک خەڵکان لە وەزاراتە لە ناو حکوومەتەکانە پارەی زۆریان ئەدەنێ پاشان حکوومەتەکان سەرزەنشتەکەن و سزایان ئەدەن ئەگەر بێت و داواکاریەکانیان جێبەجێ نەکەن یەک دەقەیتر شتەکان جێبەجێکەم حەلەکە لە دەوڵەتایە و هەروەها لە وەزارەتی تەربیە و ئۆقاف و دادگەریایە ئەوەی کە لە سەرمانە عەزیزەکانم نابێ ئێمە بوەستین کە خێزان بە تەنها خۆی هەستێ بە ئەنجامدانی ئەو جەنگە ڕوبەڕووی ئەو هەجمەیە ببێتەوە پاشان ئێمە پێویستیمان بەوە هەیە کە موئەسسەساتمان هەبێ داتای زۆر باشمان باتێ سەبارەت بە خێزان حاڵەتەکانی زەواج تەلاق و هەروەها توندوتیژی دژی ئافرەتان قەیرەیی کە ئەمە هەمووی کێشەیە پێویستە ئێمە چارەسەریکەین بۆی دیواری خێزان بەهێزکەین پاشان پێویستەکەوە لە ناوەندەکانی لێکۆڵینەوەکان پێشکەش بکرێ سەبارەت بە چۆنێتی بەهێزکردنی خێزان و هەڵسەنگاندن بۆ ئێستای هێزی خێزان لە کۆمەڵگاکەمانە والسلام عليكم ورحمة الله. بابەتەکەی من باسی پێگەی خێزانە لە ئیسلامدا هەرچەنەوەکو بیدادی شارەتم پێدا من پێدەچێ قوتابی زۆرێک لە مامۆستا بەڕێزانم کە لێرە حزوریان هەیەوە خۆشم بە قوتابی هەر یەکێک لە ئێوەی ئازیز و خۆشەویست دەزانم تەنها چۆنەڵی وەکو بیرخستنەوەیەک یا وەکو بەرچاوڕوونیەک بابەتەکە خەمەڕوو ئێوە هەمووتان مامۆستا و سەروەری ئێمن بابزانین ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند گرنگی بە خێزان داوە و بزانین پەیامە قورئانیەکان چین و چۆن قورئان باز لە گرنگی خێزان مەهامی خێزان بەهای خێزان
گەوهەر و جەوهەری خێزان ئەو کۆڵەکە گرنگەی لە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەی ڕستنی کوردی کۆمەڵگەی ئێمەی ئاین پەروەردا گرنگی هەیە. من هەموو جارێک بەخیلی بە زانایانی ئاینی دەبم کە بەڕاستی چۆنەڵی پشکی شێریان بەردەکەوێت لە پەروەردەکردنی تاک بە تاکی کۆمەڵگا. ئەم بابەتە هەستیاری کە ئەمڕۆ ئێمە پانێڵمان لەسەر چۆنەڵی بەستووە بەڕاستی من شایەتیتان بۆ دەدەم کە ئەلحەمدوللیلا ڕۆڵ و کاریگەریەکی زۆر ئیجابیتان هەبووە. ئومێد دەکەم زیاتر و زیاتر و زیاتر گرنگی بە ئەو بوارە بدەن تاوەکو تاکەکانی خێزان و کۆمەڵگا وشیار من سەبارەت بەو تەوژمە ترسناکەی کە ئەیانەوێ بیهێنە کۆمەڵگەی ئێمەوە لە ڕۆژ ئاوەوە بۆ ئێمەی ئاین پەروەر. قورئانی پیرۆز 146 جار باسی ئەهمیەتی خێزان و گەورەی خێزان دەکات ئەمە جەخت لەوە دەکاتەوە کەواتە خێزان پارێزراوە. فەرمودەی سەرۆرمان عەلەیهی سەڵات وسەلام معلومی جەنابتانە لە چەندین فەرمودەی شیریندا باس لە پێگەی خێزان، پارێزگاری لە خێزان، ڕۆڵی ئافرەت، پارێزگاری لە مەکانەتی ئافرەت، قەوامەبوونی پیاو، پارێزگاری شکۆی مناڵ، حقوق و مەسکەن و هەتا دوایی و ئەسباب و هۆکارەکان سەبارەت بە خێزان و پاراستنی شکۆی خێزان، سود و قازاندی خێزان، حکمت و قازاندی خێزان کە بەڕاستی ئەو حکمەتەی کە ئێمە بمانەوەی خێزانی پێ بپارێزین کە وەکو هەردوو دکتۆری بەڕێزی شاریان پێدا کاڵبوونەوەی زەواجە بە تایبەتی زەواجی شەرعی ئێمە دەبێت جەخت بکەینەوە هاندەرێکی زۆر زۆر باش بین جەخت بکەینەوە لەوەی کە گەنجەکانمان ئەو چۆنەڵی بابەتەی کە لێیان بۆتە دێوەزمە هەنگاوی هاوسەرگیریە لەیان خۆشەویستکەین و ئاشتیان بکەین لەسەرەوە بابەتە. ئیسلام بەرنامەیەکی گشتگیرە گشت گۆشەکانی حیات و ژیانی ئینسان دەگرێتەوە ئەویشکە هەڵێنجراوی قورئان و سونەتە. ئیسلام یاسای ژیان و مرۆڤایەتیە بۆیە بۆ هەموو خەڵکی سەرزەوی و گشت ڕێکخراوەکانی مەدەنی و هەموو ئەوانی ئیدعای مافی ئینسانیەت و مافی مرۆڤ و بە هەر ناونیشانێکەوە ئیدعا دەکەن ناتوانن وەکو ئاەتێکی قورئان وەکو حروفێکی قورئان حەقی تەواوەتی بن بە خودی مرۆڤایەتی و خودی ژن کەوان بابەتەکە لەسەر ژنە زەق دەکەنەوە و باسی ئازادی ڕەها دەکەن. شتێکی سەیر لە ساڵی پاردا ئێمە وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان ڕۆژی 8 مارس بوو کە باسی مافی ئافرەت و ڕۆژی ژن و ڕۆژی ئافرەتان بوو. هەر ئەو کەسانەی کە قسەی بری قوباقیان دەکرد لە هۆڵی پەرلەمان هەڵ ئەستان بە چۆنەڵێ بەژن و باڵای ئافرەت و ڕۆژی ژنیان هەڵەدا هەر ڕۆژی دوایی لەبەر ئێمە وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن ڕەخنەمان لە ئەدا و هەندێک چۆنەڵەی سلوکی دەسەڵات و هەندێک بابەتی تر هەبوو کە زوڵم و ستەم دەکا بەرامبەر بە چۆنەڵێ ئەو قەیرانەیەک لە دوایەکانە و چەوساندنەوەی خودی ئافرەت کەوان ئەمڕۆ ڕۆژی پێش و زەقیان کردبەوە بەرگەیان نەگرت بەداخەوە هەر ئەوانە لە هۆڵی پەرلەمانە کەوتنە شەقوەشاندن بەرامبەر بۆ ئافرەتە هەز ناسکانی کە نوێنەری گەلب و نوێنەرایەتی ئێوەیان دەکرد و زمان حاڵی ئێوە بوون و لەسەر مافەکانی تاک بە تاکی خەڵق قسەیان دەکرد. بۆیە ئێمە ئەوە دەڵێن ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە جەختی کردوێتەوە و حەدیث و فەرمودەکانیش بوونە تا چاوساغی خێزان. ئێمە بەس تەنها ژیانمان گرێ بدەین بە ئاەتە قورئانیەکانەوە بە فەرمودە شیرینەکانی سەرۆرمانەوە عەلەیهی سەڵات وسەلام ژیانمان ئارام ئاسوودە دەبێ خێزانەکانمان دەبنە خێزانێکی سەرکەوتوو خێزانێکی تۆکمە خێزانێکی پارێزراو خێزانێک کە هیچ دەستێکی بێگانە ناتوانێ بیان نەخشێنێ بۆ دەستێکی ژەهراویان پێ بگات. وەکو وتمان 1444 ساڵە کە خوای پەروەردگار حقوقی بۆ ئافرەت بۆ خودی ژن بۆ مەکانەتی ژن بۆ پێگەیشتنی ژن بۆ تێگەیشتنی ژن گێڕاوەتەوە. ئەگەر ئێمە سەیری مەیدانەکانی سەردەمی پێغەمبەری ئەکرەم بکەین عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموو مەیدانەکانە ئافرەتان شان بەشانی برا سەحابیەکان ئەسپی خۆیان تاوداوە لە مەیدانی داوەدا لە مەیدانی بەیعەتدا لە مەیدانی هیجرەتدا لە مەیدانی جیهاددا لە مەیدانی عیلمدا و چەندین جار لە ڕابێژیان پێکراوە و بوونە سەبەبی سەرکەوتن و نەسڕەتی جەنگەکان لە سەردەمی پێغەمبەری ئەکرەمدا عەلەیهی سەڵات وەسەلام. شانازی بە ئافرەتانی دەوری پێغەمبەری سەرۆرمانەوەکەن عەلەیهی سەڵات وەسەلام کە ئافرەتێک وەزیرێک بوو وەزیرێکی دارایی تۆکمەی دامەزراوی خاوەن معلومات کە دارایی خۆی بەخشی بە پێغەمبەری ئەکرەم و یەکەم کەسیش بوو کە باوەڕی پێنە دایکمان خەدیجە بوو.
ئەو عالیمە گەورەیەی دایکمان عائیشە کە چەند هەزار سەحابەی پەروەردەکرمەش خۆی لە خۆیدا ئەوە دەردەخا کە ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە پشتیوانێکی گەورە بۆ ئافرەتان بۆ خودی ژن بۆیە ئێمە هەمیشە دڵخۆشین پشت ئەستورین چۆنەڵی زۆر بەو پەڕی تەحەداوە شانازی دەکەین کە ئاینی پیرۆزی ئیسلام 1400 و ئەوەندە ساڵە دیفاعێکی کولی و گەورە لە تاک بە تاکی خێزان بە تایبەت لە خودی ژن دەکات ئێمە کاتێکە لەگەڵ لە وەرکشۆپەکاندا لەگەڵ ئافرەتان و ڕێکخراوەکانی تر بە ناوی فیمینیستیەوە پانێڵمانە بۆ تێگیراوین هەندێک بابەتیان بەرتەسک دەکردەوە لە بابەتی بۆ نمونە ئابووری سەربەخۆ بابەتی میرات بابەتی هەندێک لەم حاڵەتانە ئێمە بە فەزلی خواوە ئیسلام ئەوەندە گشتگیرە هەر ئینسانێک کە ڕووبکاتە ئیسلام ئەوەندە خاوەن معلومات دەبێ هیچ یعنی چۆنەڵی کلێنێکی بۆ دروست نابێ بۆیە بەو پەڕی معلوماتەوە سپاس بخوای گەورە لە ڕۆژەکانی کە ئەوان هەر جارە و یادێکیان بەناو نیشانێکەوە یادیان دەکردەوە ئێمە ئەسپی خۆمان تێدا ڕۆڵمان دەبینی کاتێک ڕخیان دەگرت بۆ ئیسلام هاتووە زوڵم لە ئافرەت دەکا و دوو بەش پیاو دەی با و بەشێک ئافرەت دەیبە دەی ئێمە دەهاتین میراتمان وردەکردەوە وەرە بزانە ئێو چواردە بەشەی تر چی لێ دێ کە حقوقی ئافرەتی تێدا پارێزراوە بۆیە سپاس بەخوای ڕەب العالەمین ئێمە شانازی بۆ ئاینە بێ هەڵە و پەڵەوە دەکەین بەو ئاینەش کۆمەندیەوە دەکەین کە بە هەمیشەیی ئێمە ئینشاءڵڵا لە سەرکەوتون و سەربەڵندیدان هیچ دەستێکی بێگان و ڕۆژئاوا ناتوانێ بە ئیزنی خوا خێزانەکانمان بەرەو هەڵۆشان و داڕوخان بەرێ کۆمەڵگای باش و بێگومان کۆمەلگای پتە و باش لە خێزانی باشەوە دروست دەبێ خێزانی باشیش لە دوو کەسی چاک و باشەوە دروست دەبێ کە ئەمەش ئەساسیات و پرد و بناغی پتەوی خێزانە کە ئەرکی سەرشانی هەر باوکێکە کە هەوڵی جددی بۆ پێکەوەنانی ژیانی هاوسەری بۆ کوڕ و کچەکانی بدات تاوەکو ئەو فکرە گڵاوەی لە ئەو ڕۆژ ئاواوە هاتووە کە ئەیانەوێ بەهای هاوسەرگیری کە ئاینی پیرۆزی ئیسلام جەختی لێوە دەکاتەوە و بە پیرۆستترین شت ناوی دەبات و پێغەمبەری سەرۆرمە عەلەیهی سڵام هانی لاوەکانمان دەدات و دەفەرمێ با گەنجەکانمان لە تافی لاویدا هاوسەرگیری بکەن ئەوە گرنگترینە بۆیە ئەجرا سەوابە گەورەترین سەرکەوتنە و گەورەترین دەستکەوتە و گەورەترین خزمەتە باوکان بە ڕۆڵەکانیان بکەن و دایکانیش بە هەمان شێوە هاوکار بن ئەگەر تاکی خێزان پاک و چاک بوو پەروەردەکراو بوو کاتێ دەسەڵات و سوڵتەی درایە دەست بێگومان دزی ناکە خیانەت ناکە گەندەڵی ناکە ئەگەر کاتێک مناڵێک لە هەر خێزان و ژینگەیەکدا بە هەوێنی ئیسلامەتی و قورئان دۆستی و سنت دۆستی پەروەردە بوو هیچ کاتێک خیانەت لە وڵاتی ناکە خیانەت لە گەلی ناکە خیانەت لە ملەتی ناکە ئەمە گرنگترینیانە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووەکان هەموو بەردەوام ئیسلام جەخت لەوە دەکاتەوە خۆپاراستن لە حرام لە ڕزقی حرام لە ڕۆزی حرام و ئافرەتە ناودارەکان چۆن هانی هاوسەرەکانیان داوە خۆپارێزی لە حرام و قیسەشمان هەیە لەسەر ئیمامی ئەبوو حەنیفە و هەتا دوای معلومی جەنابتانە چەند بەڵگەی جوانمان هەیە کەواتە ئەو کەسانەی کە ئێستا دەستڕۆیشتون خاوەندە سەڵاتن حکومڕانی وڵات دەکەن ئەگەر بە شێوەیەکی ئاوا پەروەردە ببوونایە هەرگیز زوڵم و ستەمیان لە بەڕاستی گەل و میلەتی خۆیان نەدەکرد قورئانی پیرۆز کە سەرچاوەی ژیانی ئێمەیە ئێمە ئەگەر سەیرێکی سوورەتی نور بکەین معلومی جەنابتانە مامەستانی بەڕێز و خۆشەویست و سەربەڵن کە سەرمانەکو کەشکەشانی ئاسمان پێتانەوە بەرزە دڵخۆشین پێتان ئێوە هەر یەکێکتان ئومەتێکن دڵمان خۆشەکە الحەمدوللا لە مینبەرەکانەوە دەنگی دلێری ئێوە ئەبیستین بۆ گەیاندنی ئەو حەق و ڕاستیانە و بۆ ڕەوانەوەی ئەو تەمومژانە سوورەتی نور سوورەتێکی کۆمەڵایەتیە بەس ئەوەندە خێزانەکان ژیانی خۆیان ئەو سوورەتە لە ژیانی خۆیانە بەرجەستە بکەن خێزان تۆکمە ئەبێ لە سەرەتایەوە دەکانە هەر گەنجێک بچوایە پرۆسەی هاوسەرگیریەوە 3 ڕۆژ خولمان بۆ دەکردەوە ئێستاش بەرهەمی ئەو 3 ڕۆژە و بەرەکەتی ئەو 3 ڕۆژە لە ژیانی خێزانداریان کە هیچ کەسێک لەوان بەختەوەرتر نییە لە لووتکەدان لە بەختەوەریدان بۆیە مەفروزە ئێمەش وەکو وڵاتی مالیزیا ئێستا فەحز دەکرێت ئەگەر فەحسەکە و نەتیجەی فەحسەکەی پێ نەبێ مارەکردن لە محکەمە ڕادەگیرێ لە وڵاتی مالیزیا چەند ساڵێک مەعهەدێکی پێگەاندن و پەروەردە بۆ ئەو گەنجانەی کە دەچوونە قۆناغی هاوسەرگیریەوە کردەوە بۆ پەروەردەکردن و بەرچاڕوونیان لە قۆناغی هاوسەرگیری ڕێژەی تەلاق و جیابوونەوە لە 170 بوو بە 115 ئێمەش دەتوانین ئێوەی زانایانی ئاینی ئەتوانن مادەم الحەمدوللا زانایانی ئاینی کە لێرە یەکێتی زانایان
ئەو ڕۆڵە گەورەی بینی و ئەتوانە ڕۆلی ئەواژ ببینی ئەتوانێت خولی درێژ خان کاتەوە ئەتوانێت خولی سێمانگی بکاتەوە ئەتوانێت خولی یەک ساڵی بکاتەوە بۆ ئەو گەنجانی کە دەستنە پرۆسی هاوسەرگیری و تا بەرچاوڕوون بن تاوەکو چیتر خێزانەکانمان بەرباد نەبن بەرەو هەڵوەشانەوە نەڕۆن بەداخەوە هەر ئەمانە هۆکارن کە جیابوونەوە لە هەڵکشانایە ساڵی پار لە بەرامبەری هەرسێ هاوسەرگیریدا هاوسەرگیریەک هەڵدەوەشایەوە ئایا هەڵوەشانەوەی ئەم خێزانانە سەر بۆ کێ لێکەوتەکانی چین؟ چی لێ بەرهەمدێ ئێمە دەزانین چی ئەگوزەرێ ئێمە کاتێک دەچینە چاکسازیەکان ئەزانین بەرهەمی پیاوێک کە 14 جار حکمی ئەدامی هەیە دەرەنجامی لێک تێنەگەیشتن و جیابوونەوە و بەرکەوتن و سەنگەر لێگرتن و کوشتن و قەتڵ و هەتا دوایی کاتێک دەچینە نەوجەوانان ئەو هەموو گەنجە مناڵە یا مناڵەکانی سەرشەقام دەبینی کاتێک ئەیانوێنی لە 180 ئەو مناڵە نەوجەوان ئەو نەوجەوانانە ئەوانن کە دایک و باوکیان لێک جیابوونەوە کاتێک دەچیتە شەڵتەرەکان و بەڕێوەبەرەتی توندوتیژ تا دوایی ئەیانوێنی تەنها لێک تێنەگەیشتن و نەگونجان و هەڵوشانەی خێزان و بەربادبوونی مناڵەکان و مناڵ بوونەتە قوربانی بە هۆکاری جیابوونەوە تاوان زیاد دەکات بەردەوام تاوان لە هەڵکشاندایە مناڵەکانیش سەردەکێشن بۆ چەقۆکێشی بۆ تلیاک خواردن بۆ مەشروب خواردن بۆ جگەرەکێشان بۆ کافتریاکان و هەتا دوایی بۆ ئێمە کاتێک سەردانی چاکسازیەکانمان کرد لە هەرسێ پارێزگای هەرێمی کوردستان لە یەکێک لە پارێزگاکان لە پارێزگای هەولێر کاتێک بەدوادا چوومان لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی ئاسایش کردوتی لە 185 گیراوانی ئەم ئاسایشە ئەوانە بەکارێنی موادی هۆشبەرن ئەمە دەردێکی کوشندەیە لە پارێزگای سلێمانی لە 165 پێوەری کرد لە دوهۆک بە هەمان شێوە بە ڕێژەیەکی ترسناک بۆیە ئەمە مەترسێکی گەورەیە بەڕاستی مەفروزە وەزارەتی پەروەردە لە منهەجیدا یەکێک لە منهەجێکی دیاریکراویە بۆ لەسەر مەترسیەکانی تلیاک و موادی هۆشبەر بۆیە ئەرکی مامۆستایانی ئازیز و خۆشەویستە کە وشکارێکی ڕەها بۆ تاک بە تاکی هەرێمی کوردستان و خێزانەکان سەبارەت بە مەترسیەکانی تلیاک بخەنە ڕوو ئێمە کە باسی قورئان دەکەین سەیری ئاەتی 21 سوورەتی ڕوم سەیری ئاەتی 23 سوورەتی ئیسرا و بە هەمان شێوە ئەو 146 جارەی کە خوا لە قورئاندا باسی خێزانەکە باسی ئیدارەدانەکە باسی سەرپەرشتیەکە باسی نەوەخستنەوەکە باسی پەروەردەی مناڵەکە باسی هاوسەر و هاوژین و ئەو جۆراکە کە تەسکین مامۆستا 5 دقەت ماوە ڕاستە جا خۆشتە دەستم پێ نەکردەوە مامۆستا کەواتە مادەم خوای ڕەب العالەمین 146 جار باسی ئەهمیەت و گرنگی خێزان دەکا ئێمە مەسئولین بەرپرسین لە ئاز ئەو بەرپرسیارەتیە هەمومان ئەبێت ترسی ئەوەمانە بێت کە خوا ڕامان بکرێت و پێمان بفەرم وەقفوهم ئینەهم مەسئولون دوژمنانی ئیسلام هەوڵی زۆری هەڵوەشانەوەی خێزانەکان دەدەن وەکو وتمان ئەو ڕێژە مەترسیدارەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بێ ئێمە ئاگامان لێ بێ بەرچاوڕوون بین بەرابەر بۆ خاڵە مەترسیانەی کە بەڕاستی ڕێژەی جیابوونەوە بە بەردەوامی لە هەرێمی کوردستانە لە هەڵکشانە ئەگەر دیسانەوە ئەیڵێمەوە زانانی ئاینی وعیەتێکی تەواو زیاتر بڵاو بکەنەوە لە ناو پیاواندا لە مینبەرەکانەوە لە وتاری هەینیانە هەم لەسەر مەترسیەکانی هەڵوەشانەوەی خێزانە لەو مەترسیانەی کە باسم کرد یا ئەو شوێنانەی کە مناڵەکانمانی تیاداڵدا ئەدرێ بە ناوی چاکسازیەوە ئێمە ئەزانین چی ئەگوزەرێ جاری وایە بۆ کەسێک بانگمانەکە نەچینانە و جوانان گەنجێکی جوان یعنی من ئەیشوبهێنم بە جگەرگەوشەی خۆم بە ڕۆڵەی خۆم بە جەرگی خۆم بە مناڵی خۆم ئەبینم ئەم مناڵە دەموچاوی پێچێت دە 15 جێگا چەقۆی پێوەیە ئەبینم ئەم مناڵە سەرکێشە مناڵێکی تر گوێی مناڵی ڕەفیقی هەر لە سزنەکەیە بڕیوە ئەوی تریان دانی زینەی جوانی شکاندووە ئەوی تریان بۆ کزیاوە لە چاوی چۆنەڵەی بە جۆرە لە جۆرەکان ڕێژەی بینینی دابە ئەمە ئەنی ئەگەر چێتە ئەوێش و نەبێ لەوێ کە ڕاستە ناوی لێندرە چاکسازی بەڵام ئەنواع طبیعەت هەڵەگرێ ئەنواع سلوک هەڵەگرێ ئەنواع مەترسی ڕوبەڕوویان نەبێتەوە مناڵی جاری وایە 4 ساڵی تیا لەگەڵ ئەو گەورانە مامەڵاکە چەند گەنج لێرەدا کە بە ئەهوەنی ڕۆیشتۆ لێ بە تلیاک و جگەرەکێشان و دەرگەرەکێشانەوە هاتۆتە دەرەوە جا بۆیە بەڕاستی ئێمە ئەرکی سەرشانی ئێمە وشیارێکی ڕەها سەبارەت بە خێزان و ئەهمیەتی خێزان و گرنگی خێزان زیاتر بڵاوکردن جەخت لەسەر ئەوە بکەین حکمت و قازانجی خێزان کۆمەڵە دەستکەوتی هەیە ژیان بەردەوامە بێت کۆمەلگا پارێزراوە بێت ئومەی ئیسلام ئەپارێزێ و بێگومان نەوەخستنەوە ئێمە کە دەڵێن بۆ ئاینی پیرۆزی ئیسلام جەخت لەسەرەوە کاتەوە بۆی ئەو کارە تاو نەکراوانەی ئێمە کە نەمان کردووە تاوەکو ئەوانەی دوای ئێمە تەواوی بکەن و
گرنگترینە ئێمە لە خۆمانەوە دەسێ بکەین تاک بە تاکی خێزانەکانمان پەروەردە بکەین بە پەروەردەیەکی ڕەسەن بە پەروەردەیەکی پاکدابێن بە پەروەردەیەکی ڕازگۆ بە پەروەردەیەکی سەلامەت بە پەروەردەیەکی قورئانی ئێمە با گەورەترین دەرس لە عمەری کوڕی عەبدولعەزیز وەربگرین مناڵە 5 ساڵانەکەی چوو بۆ بەیتولمال دەستی برد بۆ سێوێک ویستی بیخوا مناڵ مەعفووە بەریئە هیچ گوناهێکی لەسەر نییە ستۆپی پێگردووی وتی نا نەیخۆی بەڵام لە بەرامبەردا کە ڕۆیشتەوە بۆ ماڵەوە دیارە دایکی بە هەر وەسیلەیەک بە سێوێکی پێداوە کاتێک عمەری کوڕی عەبدولعەزیز ڕۆیشتەوە ئەم دیمەنەی بینی چۆنەڵەی هەستی جوڵا باوکی دایکی وتی بۆ ئەمەد لەگەڵ ئەم مناڵە بچووکە کرد وتی کاتێک ئەمەم بەرامبەر کرد وەکو ئەو وابێ ڕیشەی جەرگم بکێشن بەڵام دانانی بناغە و پردی پەیوەنی و پتەوی بەهێزی و دامەزراندن و گەورەبوونی ئەم مناڵە لەسەر ئەساسا بێتا کەسێکی نوخبە ئێمە دەبێت لەوانەوە دەرز وەربگرین یا سەیری دایکمان ئەبوو حەنیفە مێژوەکەی ئەزانن کە باوکی بە ئەو گەنجەی لە بەرامبەری سێ و خواردنێکە ئەگەر ئەو سێوە تەبەن داوای گەرنازای لە خاوەنەکەی کوتی گەرندازانەکەم وتی بە هیچ جۆرە گەرندازانەکەم لە قیامەتا لە مەحشەرە ئاو ڕادەگرم بە مەرجێک ئەگەر بێی کچەکەم مارە بکەی دیارەزانی گەنجێکی ئێوە پاک بۆ سێوێک گاتۆ داوای گەرنازاییەکە ئەمانە بێ بە کڕین بیان کڕی ئەو گەنجە پاکە داوێن پاکانەی ئەمڕۆ کە پەروەردەبوون بە پەردەیەکی قورئانیە بێ بە کڕین بیان کڕین هەم کچە داوێن پاکە ڕۆژ بەرزە سالیحەکان و هەم کوڕە داوێن پاکە ڕۆژ بەرزەکان کە ئوسلوبی سەحابەیە ئەوە بوو وتی بەس مەرجم هەیە ئەم کچەم کەڕا لاڵە کوێرە مەشلول لە هەموو شتێکە کاتێک کە چووە شەوی زەفافەوە بینی حوڕولعینێکە بەڵام لە ئاز غەیبەت لاڵ بووە لە ئاز نەزەر و حەرام کوێر بووە لە ئاز ڕۆیشتن بۆ حەرام قاچی نەبووە خوای پەروەردگار ئەو زان ئەو پێشەوا بەرزەی بەرهەم هێنا ئێمەش ئەرکی سەرشانمانە هەر یەکێک لە ئێمە خێزانەکان ئاش بکەینەوە لە دەوری خۆمان کۆیان بکەینەوە ببینە باوکێکی بێوێنە لە فیداکاری خۆبەختکردن و دایکانێکی بێوێنە لە فیداکاری خۆبەختکردن مناڵانێک پەروەردە بکەین پێشکەش بە کۆمەڵگایە بکەین پەروەردەکراو بن بە پەروەردەیەکی قورئانی ئومێد دەکەم هەر یەکێک لە ئێمە بتوانین ڕۆڵی خۆمان ببینین لە ئاشکردنەوەی تاکەکانی خێزان نەشێوێنین ژینگەیان لێ چۆنەڵەی نەتۆرێنین ئاشتەوایی دروستکەین سەحبیان بکەین لە دەوری خۆمان کۆیان بکەینەوە مەوەدە و ڕەحمان بۆ دروست بکەین بۆ دەرببڕین کە خوا باسی پێکەوەری و مەوەدە و ڕەحمە و خۆشەویستی دەکا وەکووتم 106 ئەوەندە جارە خوای گەورە لە قورئانە جەخت لە پارێزگاری لە خێزان و تاکی خێزان دەکا خوای گەورە یار و یاوەری هەموو لایەکمان بێ بمان کاتە بڵنگۆیەک ئینشاءڵڵا و ببینە چرایەکی درەخشان هەرێکێکمان کەلێنێک بۆ میسلامە بڕکەینەوە هەرێکێکمان ببینە بەرهەمهێن و خزمەتکار و پەروەردەکار و بەخێوکەری مناڵانی نوخبا تاوکو و کۆمەڵگا لە دەستمان ئەمین و ئارام و پەروەردەکرا و حەساوە بێ و آخر دعوانا الحمد لله والسلام عليكم ورحمة الله وبركاته.